ماوەی یاسایی هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێی عێراق و ڕاستپاردنی کاندیدی سەرۆکوەزیران لای داوە. بەردەوامبوونی ئەم دۆخە یارمەتیدەر بووە لە درێژکردنەوەی ماوەی بۆشایی یاسایی و پەکخستنی دامەزراوەکان و هەروەها لاوازکردنی متمانەی شەقام بە سیستمی دەستوری و پرۆسەی دیموکراسی. بە پێی مادەی 72 دەستوری عێراق، وادەی هەڵبژاردننی سەرۆکۆمار بە 30 ڕۆژ دیاری کراوە کە لە یەکەم کۆبوونەوەی خولی نوێی ئەنجومەنی نوێنەران دەست پێ دەکات و ئەو وادەیە لە 29 مانگی ڕابردوو کۆتایی هات. بەڵام تا ئێستا سەرۆکۆمار هەڵ نەبژێردراوە و کاندیدی سەرۆکوەزیرانیش کێشەی لەسەر و دەسەڵات کەوتووەتە بۆشایی یاساییەوە. ئەوەش لەم دۆخە ئاڵۆزە سیاسی و ئابووریەی نێوخۆ و ناوچەکەدا ڕنگدانەوەی هەبووە و دەشی بێت. عەلی حەبیب توێژەری کاروباری سیاسی و یاسایی دەڵێت پێشێلکردنی ماوەی دەستوری و پێگنەهێنانی کابینەی حکوومەت لە ماوەی ئاسایی و یاساییدا لە هەموو خولێکی پەرلەمانیدا لە عێراق دووبارە دەبێتەوە. چارەسەرکردنی ئەو گرفتە پێویستی بە هەمواری دەستوری هەیە کە سزا و ڕێکاری یاسایی بۆ ئەو پێشێلکاریە دیاری بکات. بەپێی قسەی ئەو دەستوری هەمیشەی ماوەیەکی دیاریکراوی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و ڕاستپاردننی سەرۆکوەزیران داناوە. بەڵام نەبوونی دەقێکی ڕوون بۆ دەرەنجامی یاسایی پابەند نەبوون بەو وادەیەوە وای کردووە پرۆسەکە ناپابەندی بێت و وادەکە بەبێ هیچ لێپرسینەوەیەکی دەستوری و سیاسی ڕاستەقینە تێپەڕێنرێت. لەلایەکی دیکەوە عەبدولسەمەد زرگوشی سەرکردە لە چوارچێوەی هەماهەنگی هێزە شیعەکانی عێراق باسی لەوە کرد پێشبینی دەکرێت لە ڕۆژانی سەرەتای مانگی ڕەمەزان کرانەوەیەک لە گرەی هەڵبژاردننی سەرۆکایەتیەکانی کۆمار و سەرۆکوەزیران ڕوو بدات و کاندیدی گەورەترین کوتلە بۆ پێگێنانی کابینەی نوێی حکوومەت ڕابسپێردرێت. هەرچەندە بە کردەوە لە واقیعدا شتێکی وا هەست پێ ناکرێت، بەڵام بە پێی قسەی ئەو سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی چەندین هەوڵی جددی بۆ یەکلاکردنەوەی دۆسیەی پۆستی سەرۆکۆمار هەیە و لێک تێگەیشتنی گرنگ لەو بارەیەوە کراوە. ئەوانەش ڕنگدانەوەی لە کۆبوونەوەکانی داهاتوودا دەبێت و پێشبینیش دەکرێت لە ڕۆژانی سەرەتای مانگی ڕەمەزان هەڵبژاردننی سەرۆکۆمار و ڕاستپاردننی سەرۆکوەزیران یەکلا ببێتەوە. هەرچەندە پێشتر ئاماژەی ئەوە هەبوون کە پرسەکە بۆ دوای جەژنی ڕەمەزان دوا بخرێت. لە دەرەنجامی گۆڕانکاریە هەرێمایەتی و نێودەوڵەتیە خێراکان دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار و پێگێنانی کابینەی حکوومەت لە بەرژەوەندی عێراقدا نییە کە کەوتووەتە نێو بەرداشی ململانەی ئەمریکا و ئێران و لەلایەن ئەمریکاوە هەڕەشەی بچڕاندنی هاوکاری و پەیوەندیەکانی لێ دەکرێت ئەگەر نووری مالیکی ببێتە سەرۆکوەزیران. هەر بۆیە دەرچوون لەو چەق بەستوویە لەم دۆخە ئاڵۆزەدا پێویستی یەکەم و لە هەموو شتێک لە پێشترە.